بینرانی بەڕای سڵاوتان لێبێ من محەممەد جەباری خۆشحاڵ و بەختەوەرم جارێکی تر لە پرۆگرامی بە کوردی بە ئەوەی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە لە پرۆگرامی ئەم جاری بە کوردیدا گفتوگۆ دەکەین لەسەر مژاری کورد و گرفتی ناکۆکی لەو بارەیەوە ئەپرسین ئایا ئاین چۆن باسی زیانەکانی ناکۆکی و دووبەرەکی دەکات ئایا وانەکانی مێژوو لەبارەی ناکۆکیەوە چیمان فێر دەکات بۆ ئێستا و داهاتوو ئایا فاکتەری ناوخۆیی چ ڕۆڵێکی هەبووە لە ناکۆکی کوردان ئەی زانایانی کورد چیان وتووە بۆ چارەی دواکەوتوی کوردان بۆ گفتوگۆکردن لەسەر تەورەکانی ئەم ژارە لەگەڵ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سدیق لەو بارەوە گفتوگۆ دەکەین مامۆستا سڵاو لێبێ و ئەوکاتت باش سلامەتی سڵاو لە تۆ مامۆستا لە ئەڵقەی ئەم جاری بەرنامەکە باسی بابەتێکی زۆر ینی ئازار بەخشەکەین کە بەداخەوە ئێستا لەناو ئەو دۆخەی ئاژین ئێمە ئەوش مەسەلەی ناکۆکیە لە ڕاستیە ئاین هاتووەکو و فەلسفەی ئاین بۆ بەختەوەری مرۆڤ و بۆ خۆشگوزانی و ئاشتەوایی لە کاتێکە ناکۆکی دژی ئەمەیە ئێستا ئێمەش لەم دۆخەیەژین ئاین چۆن باسی ئەمەی کردو و ڕێگەچاری چی داناوە بۆ ناکۆکی بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دیارە ئێمە هەمیشە گلەی لە خۆمانەکەین گازاندەمان لە خۆمان ئەوە بووە کە تەواوی گەلانی ناوچەکە یاخود گەلانی زۆرێک لە گەلانی جیهانیش سوودیان لە فاکتەری ئاین وەرگرتووە بۆ بنیاتنانی نەتەوە یاخود بۆ بنیاتنانی دەوڵەتی نەتەوەیی تایبەت بەخۆیان بەڵام ئەم گلەیە ئەگەر لە ڕابردوو کرابێ خۆ ئەم گلەیە لە ئێستاشە هەر دەبێ بکرێ کەواتە ئەگەر ئێمە نەوەیەکین گلەیمان لە واو باپیرانی پێشووی خۆمانمان هەیە کە کارێکی لەم جۆریان ئەنجام نەداوە ئەوە لە ڕاستیدا لە نابێتە پاساوێک بۆ ئەوەی کە ئێمەش نەگرێتەوە کەواتە بۆ ئەوەی نەوەکانی ئایندەش هەمان قسە بە ئێمە نەڵێن ئەوە بۆیە ئێمە ساڵانێکی زۆرە لە دوای ڕاپەڕینەوە لە هەوڵی ئەوە داین کە چۆن بتوانین سوود لە فاکتەری ئاین وەرگرین وەکو فاکتەرێک بۆ کۆکردنەوە نەک بۆ پەرتەوازایی وەکو فاکتەرێک بۆ خۆشەویستی بۆ جوانبەخشی بۆ ئەوەی کە کۆمەڵگە تایدا تەواو ئارام بێ لە سای ئەوەی کە ئەم ئاینە هۆکارێک بێ لەو هۆکارانەی پێگەشتنی نەتەوەیی بۆ گەلی کوردستان کەواتە من پێم وایە هەر ئەو خەڵکی کە لە دەوروبەری ئێمەیە کاتێکە تەماشای ئاینی ئیسلامەکەن و سوود لە قورئان وەردەگرن هەر بەم شێوازە بیریان کردوتەوە ینی وەختێک کە ئێمە و ئەوانیش ئەگەینە حزوری ئاەتێک خی گەورە فەرمیێ واعتەسیموا بحەبل الله جەمیعا ولا تفرقوا ئەمە زۆر بەناوبانگترە لەوەی کە من ئێستاکە باس لەم ئاەتە بکەم بەڵام بەلایکەمەوە ئەم ئاەتە باسی ئیعتیسام و باسی پەناگیریمان بۆ دەکات ئێمە دەبێت پەناگیری بکەین ئێمە دەبێت پەناگیری بکەین بەچی ئیعتیسام لە چیدا بکەین بحەبل الله حەبل الله چییە ئایا خوددا چی هەیە حەبل ئەم میتافۆرە ئەم تعبیر و ئەم گزارشتە میتافۆری مەجازیانەی قورئان پێمان دەڵێ دەبێت بگەڕین لەوەی کە چۆن ئەم دەستەواژانی قورئان سوود لێ وەرگرین یعنی کاتێکە سێری زۆربەی زۆری تەفسیرەکان دەکەی حەبل الله یعنی چی ئەڵێ قورئانه قورئانەکەیەتی هەندێک ئەڵێ عەهد و پەیمانەکەی هەندێک ئەڵێ شەریعەتەکەی هەندێک ئەڵێ دینه بەڵام مامۆستا بەدیع زەمان زۆر جوان ئاماژەی پێکا ئەمە بەڕاستی ینی چۆن ئەڵێ بحەبل الله حەبلی مەحەبەتە یعنی خوا سوبحانه وتعالى خۆشەویستیە خوددا لە دوجاردا خۆشەویستیە کە خۆشەویستی بوو ئەمە بەڕاستی ئەمانجێڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە پێویستیمان بەوەیە پەناگیری بکەین و خۆمان بینە پاڵی لە پەنای خۆشەویستی خوددادا بژین بۆ ئەوەی تەفەڕق نەکەین چونکە لە ڕاستیدا من ئەو کاتە لەگەڵ تۆ تەبابم کە تۆم خۆش بوێ لەو ساتە وەختانە لە تۆ دوورەکەومە کە خۆشم ناوی کەواتە هەر کاتێک خۆشەویستی نەتەوەیی نەبوو لە نێوماندا ئێمە لە ڕاستیدا دوا دەکەوین بڕوانە خۆی گەورە لە قورئاندا دەفەرمێ ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم يعني ام سێ کەلیمەیە بە دوای یەکەوە یعنی سێگۆشەیەکە بەهبۆ ینی سێگۆشەیەکە ڕێسایەکە بۆ هەموو نەتەوەکان بە ئێمەشەوە ولا تنازعوا يعني خوددا دەزانێت اختلاف ضرورە من و تۆ و خەڵکی دیکە و حیزبەکان لە نێوان خۆیاندا ئەکرێ ئێمە جیاواز بین ڕای جیاوازمان هەبێ ئەمەمان زانیوە ئەم ڕاجیاوازە ئەکرێ سەر بچێشێ بۆ هەندێک کێشە و گرفت ئەویش هەر قبول کراوە ئەویش هەر قبول کراوە تا ڕادەیەکی دیاری کرا دەکرێت سەر بچێشێ بۆ هەندێک وردە شەڕ هەر قبول کراوە بەڵام خوددا دەفەرمێ ولا تنازعوا تنازع نزع يعني بەمانای چی دێ نەزع بەمانای داماڵین دێ ینی نەگەنە ئەو ئاستەی جیاوازیەکانتان ناخۆشیەکانتان ناکۆچیەکانتان مەبەنە ئەو ئاستەی کە بگاتە ئاستی تەنازع تەنازع ئیدی ئەوەیە من هەموو جوانەکان لە تۆدا ئاماڵ ئەیدی کە هەموو جوانەکانم لە تۆ داماڵی تۆ بیتە شتێکی ناشرین تۆ بە هەمان شێوە بەرامبەر من بەرامبەر بەوی دیکە ئەم تەنازوعە هەر لەبەرەوەشە یعنی لە زمانی قورئانی ئەگوترێن نەزعی ڕوح والنازعات يعني يشك الروحي ديك الشيخوا
یەکێک کە خوددا ڕوح لە جەستەی جیا ئەکاتەوە بەمە گوتراوە نەزع یعنی داماڵینی ڕوح لە جەستە ئەم تەنازوع ئەگاتە ئەو ئاستە یعنی ئێمەی خەڵکی کوردستان بەداخەوە ینی کێشەکانمان ئەگاتە ئەو ئاستەی کە هەموو جوانەکان لە یەکدا ئەماڵین هەموو شتە باشەکان لە تۆدا ئەماڵم هەموو شتە ناشرینەکان بە تۆ بەخشم تۆ هەموو شتە ناشرینەکان بە من نەدیت و هەموو شتە جوانەکان لە من دا ئەماڵی ئەمەیەکە تایدا کێشەکان و وردە شەڕەکان ئەگاتە ئاستی تەنازوع نەتیجەکەی خوای گەورە بەفای تەرتیب و تعقیب ئەو میلەتەی ئەو گەلەی گەشتە ئەو ئاستا فتەفشل فاشل دەبن 100% ئێوە سەر ناکەوت کە سەر نەکەوتن لە دوای ئەوە چیە وتەذهب ریحکم ئەوەی لە پێشە ئەوەش بیتافۆرە ئەوەش مەجازیە یعنی چی تەذهب ریحکم ڕیاح نەرمەبایە لە قورئاندا ڕیح ڕەشەبایە یعنی چی ئەو بایە توندەی کە هەتانە نامێنن نە بمعنى ئەوش دووبارە لە دەولەتکم قووەتکم عیزەتکم ئەمەش هەر مەجازیە بەڵام بۆچی خوا ئیستیعارەی پێکا لە جیاتی هەم ئەم وشانە ئەفەرمێ وتەذهب ریحکم دەسەڵاتی تۆ وەکو بای توند کشاوە بەسەر جوگرافیایەکی دیاری کراودا کاتێکە تۆ گەشتە ئەو ئاستەی تەنازوعت کردو لە نێوان خۆتاندا گەشتن ئەو ئاستەی هەر میلەتێک هەموو جوانەکانیان لە یەکتردا ماڵی و خۆیان کرد بە یەک بارستە لە ناشرینی ئەوجا فاشی لە بن ئەوجا وتەذهب ریحکم ئەم دەسەڵاتەتان کە وەکو بای تند کشا بەسەر ڕوبەرێکی جوگرافی نامێنێ ئەکشێتەوە جارێکی تر بۆ ناوخۆ مەنەی جوگرافیاتان لە دەست دەچێت ئەرستان لە دەست دەچێت لەم حاڵەتەدا نابێ خەڵک دانیشێم نابێ ئێمەی کورد هیچمان دانیشین نابێ ئێمە بڵین چێ ئەمەی دروست کرۆ با خۆی چاکیکە ئەمە عیبارەتێکی زۆر هەڵەیە چونکە خوا پێمان دەفەرمێ واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة یعنی ئەگەر ئێمە تووشی کێشەیە کاتین تووشی گرفتێک هاتین بێگومان ئەم گرفتە لە خاڵێکەوە دەست پێکا بێگومان لە خاڵێکەوە لە شوێنێکەوە دەست پێکا بەڵام خوددا پێمان دەڵێ ئەوە پاساو نییە بۆ ئەوەی هەمووتان لی دانیشن مادام لە شوێنێکەوە دەستی پێکرد لە خاڵێکەوە دەستی پێکرد ئەو خاڵە لای تۆ نییە ئەو شوێنە لای تۆ نییە وەکو کونکردی کەشتێکەیە کە پێغەمبەر درودی و خوای لەسەر جوانترین ڕاوەی بۆ ئەم ئاەتە کرد هەر کەسێک جێ خۆی کونیش بکە تۆ بڵێن جا ئەو جێ خۆی کون تۆ ناقم چیە تۆش تایە دووبارە نقمەبی لەو ئاوەدا کەواتە خوا فەرمووی خۆتان بپارێزن لە کێشەیەک خۆتان بپارێزن لە قەیرانێک کە تەنها و تەنها ئەوانە ناگرێتەوە کە دروستیان کرد هەمووتان دەگرێتەوە دانیشتو هەرێگرێتەوە کەوابێ ئەلێرەوەی لە پای ئەوەی کە خەڵکانێک ئەڵێ من دەستم لە کێشەیەکانە بۆ من حەقم چیە بەسەر چارەسەرکردنی چونکە لە ڕاستیدا ئێمە مرۆڤین ئێمە بەرپرسیارەتیمان هەیە بەرامبەر ئەو تەمەنی کە خودای گەورە پێی بەخشیوین ئەمە گەلانی دیکە ئاوە دەخوێننەوە بێگومان سوودی لێ بین بۆ ئەوەی دەوڵەت دروستکەن بۆ ئەوەی کە پێکەوە بن بۆ ئەوەی کە تەبابن بۆ ئەوەی کە پێشکەوت جوانە مامۆستا خاڵێکی تر هەیە ئێمە بڕاستی ئەو ناکۆچی ئێستانیە کورد لە مێژە ناکۆکە بەتایبەتی لە جومکە تاریخەکانە ئەوانەی کە چارنووساز هەر ناکۆکە بۆ ئێمە لە ڕابردوو لە ئێستا ئێمە پندمان لێوە نەگرتو چۆن پندی لێوە بگرین بۆی زیاتر زیان نەکەین ئەگەر چی هیگڵ لە کتێبی فەلسفەی مێژوودا لە فەلسفەی مێژوودا دەڵێ تەنیاوانەیەک کە خەڵکی لە مێژوو فێری دەبن ئەوەیە کە هیچ کەس لە مێژوو فێر نابێ هەرچەند ئەم قسەیەکی ڕەشبینانەیە ئەو دەیکە بەڵام تا ڕادەیەکیش ڕاستە کەواتە لەوێ قسەیەکدا هاتووەڵێ مێژوو خۆی دووبارە دەکاتەوە لەسەر ئەمەش گوتراوە ئەوە مێژوو نییە خۆی دووبارە دەکاتەوە ئەوە گەلانن کە مێژوو دووبارە دەکەنەوە ئەو گەلانەی کە پێش ناکەون لە هەمان ئەو حاڵەتە دەوەستن ئەمڕۆ کێشەیەکیان بەسەردادێ و پەندی لێوەرناگرن سەرنجام جارێکی تریش تووشیان دەبێتەوە بە هەمان ئاراستە و بە هەمان ئەنجام دەگەنەوە لە هەر شوێنێکدا کارەساتێک بۆ دوو جار دووبارە بۆەوە ئەوە مێژوو خۆی دووبارە نەکردوێتەوە ئەو گەلانن کە مێژویان دووبارە کردوێتەوە جارێکی دیکە بۆیە لە قورئاندا زۆر تەکید دەکاتەوە فاعتەبیروا یا ئولی الئەبصار یعنی ئێمە کەی دەزانین عیبرەتمان وەرگرتووە لە مێژوو یا وەرمان نەگرتووە خوار ڕێسایەکی زۆر جوانی پێداوین عیبرەت لە داتاشراوەکانی عبورە یعنی پەڕینەوە کەسێک لەم سەری پردێکەوە چوو ئەو سەری پردێک عبوری کرد پەڕیەوە لە نەتیجەدا عیبرەت بە گەلێک دەوترێ ئەو گەلە ئەو کەسە ئەو ئینسانە عیبرەتی وەرگرتووە کە عبوری کردبێ لەو گرفتە پەڕی بێتەوە ئەو گرفتەی خستبێتە پشتی خۆی ئیدی جارێکی دیکە تووشی نەبێتەوە ئێمەی خەڵکی کوردستان مادام گرفتەکانمان دووبارە و سێبارە و چواربارە و چەندبارە دەبێتەوە کەواتە هیچ اعتیبارێکمان وەرنەگرتووە هیچ عیبرەتێکمان وەرنەگرتووە نەمان خستۆتە پشتی خۆمانەوە ئەو کێشان عبورمان نەکردووە لە هەمان شوێنی خۆماندا دەژین ئێمەی مێژوو دووبارە دەکەینەوە لە ئەنجامی ئەمەدا بێگومان کێشەکان ڕۆژ لە دوای ڕۆژ ئەبینی زیاد دەکەن مێژوو و ئەزمونونەکانی مێژوو لە لای سەرکردەکانی جیهان ئەم شتانەمان هەموو پێڵێن ینی بچیتەوە بۆ ینی یەکێتی سۆڤێتی جاران ڕووخا پێش ڕووخان و ئەوانەی
لا ینی چۆن لەگەڵ ئەزمموی ڕوخانەکەیدا دو سەرۆکی ئەو یەکێتی سۆڤێتە میخائیل گۆرباچۆف کتێبێکی نووسی بە نێوی پرۆستۆیکا کرا بە عەربی خوێنمانەوە لە ساڵانی 25 ساڵ لەمەوبەر لە کتێبی پرۆستۆیکا ئەڵێ ئەم سەردەمە سەردەمی بەیەکەوە گرێدانی بەرژەوەندیەکانە لە نێو دنیادا گەلێک و گەلێکی تی بەرژەوەندیان هەیە پشتی یەک دەگرن دەبێت لە نێو یەک گەلیشدا حیزبەکان بزانن خۆ دوجار بەرژەوەندیەکە هی هەمویانە بەرژەوەندیەک لەم کوردستانە هەیە هی هەموو حیزبەکان تایە کۆکن دەڵێ ئەو بەرژەوەندی هاوبەشانە پێویست بەوە دەکات لە ڕاستیدا پشتی یەک بگرین پێویست ناکە یەکمان بەو مانایە ینی لە حیزبەکانە بڵێ ئەو حیزبە ڕۆمانسی و یەکتریان خۆش بوێت و نە حیزب ململانە دەکات حیزب پێشبڕچێ دەکات هەوڵدەدا بۆ دەسەڵات بەڵام خۆ دوجار لە ئەنجامی ئەوەی تۆ لەسەر یاریگایەکدا هەوڵ دەدەی بۆ تۆمارکردنی خاڵ یا گۆڵ خۆ نابێ بگاتە ئەو ئەسە یاریگاکە وێرانکەی هەموو فاولێک مەسموحە هەموو فاولێک هەیە ئەو فاولانەی کە لە نێو یاریگادەیە بەڵام جگە لە تێکدانی یاریگاکە لەکوێ یاریەکەی دوجار ئەو پێشبڕچەی لە نێوان حیزبەکانە ئەگە یاریگا تێکچێ لەکوێ دادەی یان لاعیبەکان لەناو بدەیت بەو شێوازە یەکتر لە نێوبەرین ئەمە گۆرباچۆف زۆر جوان ئاماژە بەم خاڵە دەکات لە شوێن بچین بۆ لای جۆرجبۆشی باوک جۆرجبۆشی باوکی زۆرجە بلی بۆش کتێبێکی نووسی لە ساڵەکانی نەوە تا بینیم کرا بە عەربی بە ناوی لوکینگ فۆروەردە کرا بە عەربی التطلع إلى الأمام ئەڵێ ئێستاش پاش ئەو هەموو پۆست و شتانەی کە بوومە وەکو ئەمریکیەک کە ئاور لە دواوە ئەدەم پاش نزیکەی 300 ساڵ لەسەر بەخۆی ئەمریکا کە ئاور لە دواوە ئەدەم ئەڵێم وەڵاهی هەنگاوی باشمان بڕیوە وەک ئەمریکا بەس کە ئاور لە پێشەوە دەدەم ئەڵێم ئەمریکا هێشتا دواکەوتووە ئەمریکا کوا ئەمریکا چی کردو هێشتا زۆری ماوە بگە جا ئەگەر بۆ جۆرج بۆشی باوک ئەم قسەی ڕاست بێ بۆ ئێمەی کورد کە لە 550 پێشزاینەوە دەوڵەتی مادمان ڕووخاوە 2500 ساڵە بێ دەوڵەتین 25 قەرنە 25 سەدەیە بێ دەوڵەتین دەبێ ئێمە لە کوێی ئەم مێژوویە بین ینی ئەمە گریانی ئەوێ ناتوانین ئێمە دانیشین بێ دەنگبین لە ئاستی ئەم حاڵەتە کە بەسەرمان دێ بڕۆرە بۆ لای مەسەرەن زۆرێک لەو ئەم ئەزمونانە زۆرن ینی کە لە ڕاستیدا چۆن ئەتوانین بکو بڵێ سوودی لێوەربگرین چۆ بۆ لای هێنری کیسنجەر دەرچووی هاروارد بوو لە دوای 40 ساڵ لە دەرچوونی تەخەڕوجکردنی لە زانکۆی هاروارد گەڕایەوە لەوێ سیمینارێکی هەبوو کۆڕێکی بۆ گرتن یەکێک لە خوێندکارەکان لی پرسی بۆ ئەوەی من لە ئایندەدا ببم بە هێنری کیسنجەر چ زانستێ بخوێنم باشە گوتی دوو زانست بخوێنە یەکەم مێژوو دووەم فەلسەفە مێژوو بۆ ئەوەی لە ڕابردوو پند وەربگری فەلسەفە بۆ ئەوەی لە ئایندە تێبگەی کەواتە دوجار هەموو ئەو مادە و هەموو ئەو پرۆگرامی کە لە هاروارد دەخوێنێ و خۆشی خوێندوێتی ئەو کۆی کردەوە لە مێژوو لەگەڵ فەلسەفە کەواتە ئێمە ئەمڕۆ چەند گەلێکین پێویستیمان بە خوێندنەوەی مێژووی ڕابردووی خۆمان هەیە چەند گەلێکین پێویستیمان بە خوێندنی فەلسەفە هەیە هەر ئەمەیە جارێکی تر وینستۆن چەرچڵی ڕئیس وزەرا و سەرۆک وەزیرانی بەریتانیای سەردەمی جەنگی دووەمی جیهانی دەڵێ ناسین و زانینی ڕابردوو لەگەڵ ڕوانینە ئایندە و داهاتوو ئەم دووە بۆ هەموو گەلێک پێویستە ئەم دووە بۆ هەموو گەلێک پێویستە کەواتە لێرەوە جارێکی تر بۆمان دەرەکەوێ ئەمە کەڵە پیاوەکانی مێژوون ئەمە کەڵە ئینسانەکانی نێو مێژوون کە هەندێک دەستەواژەی ساکار و بەسیتمان پێڵێن کە ئێمەوە خەڵکی کوردستان لە چ بار و دۆخێکین چەند پێویستە سوود لەم ئەزمونانە وەربگرین ئەوە هەرمەوەسە خاڵێکی بیرێکاتەوە لە مەسەی تەنمەی بەشەری ئەڵێ تۆ ئۆتۆمبیل ئاوێنی بچووکی هەیە بۆی سەری دوا بکەی بڵام جامی گەورەی هەیە لە سەری پێشەوە بکەی پێشەوە بڕێ بڵام دواش ئایا لێبێ مێژوو چیە بڵێ ئەو قسەی جوانە مەمەسا دیمەسە خاڵێکی تر کە بەڕاستی زۆر جار کورد دەوروبەری خۆی تۆمەتبارەکە کەوا کورد هەمیشن والێکن ناکۆک بێ و تانتەبا بێ و نەگات ئاواتەکانی لە کاتێکە باسی فاکتەرەکانی ناوخۆی خۆی ناکات کە بۆچی وا دووبەرێکی بووە ئایا هەر کورد بەهۆی فاکتەری دەرەچووە دووبەرێکیە یان ناوخۆ زمینە سازی هەیە بۆی هەموو ڕۆژهەڵات ناسەکان کە سەردانی کوردستانیان کردووە ئەم خاڵیان تۆمار کردووە کەم گەل هەیە بینرابێ ئەوەندە ناتەبابن لە نێو خۆدا کەم گەل هەیە ئەوەندە ناتەبابن وە خەڵکی کوردستان لە نێوان خۆیان بکرێن نمونە بکراوە بە نمونە بەڕاستی جا لێرە ئەوەمان پێ دەڵێ ینی لە هەموو میلەتانە خەڵکانێک هەڵەکەون ئەو کەسە کە هەڵەکەوێ بێگومان کۆمەڵە سیفەتێکی باشی هەیە بۆ ماوەیەکی کاتیش بێ ئەو دوای گەل دوایەکەون هەتاوەکو ئەیانگەیەنێ بە ئامانجەکە ینی ئەم وینستۆن چەرچڵی کە پێش تۆزێ ئاماژەم پێی کرد هەتا ئەو شوێنەی کە بەریتانیا لە جەنگی دووەمی جیهانی ڕزگار کرد و بە سەرکەوتوی بەریتانیایی دەرهێنا
ئەمە هەموو گەل دوای کەوتووە ئەمە ئینسانی تاچی ئێمەیە سەرکردەی ئێمەیە لەم قۆناغەدا دوجار لە هەڵبژاردنەکانە کە دێ هەڵبژاردنێکی دوای تەوابوونی جەنگ ئەوانە دەنجی پێ نادەن ئەڵەن ئیدی کەسانی دیکەمان هەیە کەوا پێویست بۆ ئەکا لە بارودۆخێکی هێمن و ئارامدا وڵات بەڕێوە برن بەڵام ئێمە ئەوەشمان نییە ئێمە ئینسانێکی پرفێکتمان لە خەیاڵی خۆمان داناوە ئەو ئینسانە بچووکترین خاڵ بە دڵی ئێمە نەبووتیایدا ئیدی ئێمە تەسفیرەکەن سفرکردنەوە هاوچێشەی سفرکردنەوەی ئینسانەکان بەداخۆ لەلای ئێمە زۆر بەناستی بەرزویان نزم ئەمە لە ڕاستیدا من حەزەکەم ئاماژە بە چەند نمونەیەکی دیکۆمنتاری بکەم ئەرە ئێمە چەند شانازی بە نەورۆزەوەکەی نەورۆز لەگەڵمان هاتووە لە ڕۆژی خۆیەوە حتا ئێستا و تا ئایندە ئەم نەورۆزەی کە ئێمە بایەخی پێدەین باشە ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە ئێمە ئەیڵێینەوە بەردەوامی مەگەر ئەمە شعری پیرەمێرد نییە مەگەر نەورۆز نەمابوو لە نێو کووردا مەگە پیرەمێرد خۆی زیندوی نەکردەوە دەی چەند خەفەتە بزانی ئەم پیرەمێردا هاتووە لە نێو کووردا گەڕاوەتەوە لە تورکیا و پاش ئەوەندە ساڵ ئاوارەیی و نەورۆزە بژێنێتەوە لێتە مامەیارە و مەسەلەن ئاگری نەورۆزە کاتەوە و نەورۆز ئەبوژێنێتەوە و ئەو خاوەنی دووبارە بژانەوەی نەورۆزە ئەی چی ئەڵێ ئەگەر ئەم کوردەی خۆمان پیرەمێردی وە عاجز کردبێ ساڵی کۆتایی نەورۆزی نەکردبێتەوە بردبێتەوە ژێرگڵ لەگەڵ خۆیدا ئەم خەفەتە ئەمە کارەساتە ینی کەسەکە خۆی ئیشەکەی کردووە خۆی پەیامەکەی هێناوە خۆی زیندوی کردوێتەوە بگاتە ئەو ئەستە سێری ئەم مێژوەکە محەممەد ئەمین زەکی بەگ نامەیەکی دڵدانەوە پشگیری بۆ پیرەمێر دەنووسێ لە دەقی نامەکە لە ژمارەیەکی ساڵی 1940 لە گۆڤاری گەلاوێژ بڵاو کراوەتەوە ئەڵێ هەندێک کەس لەم فکر و عیلمە باشەی تۆ یعنی پیرەمێرد تێ نەگەیشتن بوختانی بێمەعنایان بۆ کردی و بۆیەیەکی سیاسیان لێدا و نەیان هێش لەسەر ئەم فکرە بڕۆی یعنی بەردەوامی لەسەر نەورۆز زۆر ناحەق بوون نەورۆز جەژنی ئاتەش یعنی ئاگر پەرستی نییە نابێت تەفسیرێکی بێڕێوجەی دینی بدرێتێ تەفسیری دینی بۆ نەورۆز مەکەن نەورۆز مەسلەیەکی نەتەوەیە ئەی پیرەمێرد خۆی چی ئەڵێ لە داخە پیرەمێرد لە ژین ژمارە 1950 لە حەفدەی 1949 یعنی 4 ڕۆژی ماوە بۆ نەورۆز لە ساڵی 49 چی ئەڵێ ئەڵێ کە من هاتمەوە ینی لە خارج دەرەوە لە تورکی کە من هاتمەوە ئەم جەژنە لە نێو ئێمەدا کۆن بوو یعنی خەڵک لە بیری نەمابوو نەورۆز تازەم کردەوە هەر لە ئەوەڵ ساڵیەوە دەردی سەری و ئەزیەتێکی زۆرم لەگەڵ کێشاو چەند جار ئاگریان کوژاندمەوە وتوانە ئاگر حرامە کوژاندویانە بە ئاتەش یعنی بە ئاگرپەرستی ئیتیهامیان کردم نەبەزیم و هەموو ساڵێک هەرچیم دەست ئەکەوت و ئەم کرد بە سەیرانی نەورۆز ها لە جرفانی خۆی کە تا ئێستاش کەس ئەوەی نەکردووە 1500 نان و هەر نانێک 5 یاپراغ و 12 بریانی و 12 سەماوەر بۆ چای هەموو شارەکە دەهۆڵ و زوڕنا و خەیمە و بارەگا ئەم مەسرفەی هەموو ساڵێک هەمووی خۆی کردوێتی ئەمە بۆ ناو و شۆرەتێکی کوردەواری بوو بە هیچ وازم نەهێنا تا پار مانایە کاتە ساڵی 48 ئەم کات لە 49 بڵێ ئەڵێ تا پار هەندێ بێناموس و زۆڵی بەڕوو یعنی ڕوودار هەڵسان و وتیان حاجی تۆفیق ینی پیرەمێرد ئەو بۆ گەنجەکان مەچووکە نەزان وتیان حاجی تۆفیق نەورۆز بۆ ئینگلیزەکە ئیتیهامیان کرد کە ئەمە عەمیلی ئینگلیزە بۆیە نەورۆزەکە ئێمە نایڵین ئەو بیکە خۆمان ئەیکەین ئەوە دیارە کۆمەڵە کەسێک بوونە پارەیەکی زۆریان کۆ کردەوە ئەوانە نیوەیان خوارد و پەچی سەیرانەکەی منیشیان خست و کەسیش نەیپرسێەوە ئەو پارەیان بە چ ڕوخسەتێکی حکوومەت کۆ کردەوە و چیان لێ کرد جگە لەوە نەورۆزیان کرد بە ئاگرێکی سیاسی و بەریاندایە گیانی پاچی میلەت کە ئیتر کەس ڕووی نەیە بیکە کردیان بە پرۆپاگەندەی حیزبی لێرە جۆنێکی داوە ناتوانم بخوێنمەوە لەبەرەوە پیرەمێرد دەڵێ لەبەرەوە من بە هەموو ئارەزوی ڕوحمەوە ئەم نەورۆزەم لێرە زیندوو کردبووەوە ناچار وازم لێهێنا ئەم داخە و ئەم گڕی ئاگرە لەگەڵ خۆم ئەبەمە گۆڕەوە خوا ڕووی ئەوانە ڕەشکا کەوایان کرد ئاخر تۆ ئەمە یەکێکە لەو نمونانە بڕوانە ئەم نمونەی تر یعنی دڵت خۆشە تۆ ڕۆژنامەیەکت هەیە لە کوردستانە بۆ یەکەمین جار ئینگلیزەکان دێن و ڕۆژنامەی پێشکەوتن لەم کوردستانە دەرەکەن ڕۆژنامەی پێشکەوتن کاپتن ڤیڤیان هۆڵد کە حاکمی سیاسی ئەو سای چەمچەماڵ بووە لە ژمارە دووی لە لاپەڕە دووی ژمارە سیانزەی ڕۆژی 22 1920
96 ساڵ لەمەوبەر 96 بەڵێ کە ئەم گۆڤاری ئەم ڕۆژنامەی پێشکەوتنە هەبووە ئەم ڕۆژنامەی پێشکەوتنە هەبووە کورد ئیتر دەستی کوورە بەنووسین لە ڕۆژنامە ئەمە یەکەم ڕۆژنامەیە 96 ساڵ لەمەوبەر بەڵێ کەچی ئەم کاپتن ڤیڤیان هۆڵتا خەفەتەخوا کە کورد ڕۆژنامەی هاتوۆتە بەردەست بۆ یەکەمین جار هەر زەمی خۆیانەکەن هەر عیب و عاری خۆیان دەرەخەن بۆ خەڵک بەڵێ ئەڵێ لە غەزەتە یعنی ڕۆژنامە بەڵێ بەو زمانی ئەو سەردەمەی کوردی لە غەزەتەی پێشکەوتندا یعنی لە ڕۆژنامەی پێشکەوتندا هەنێک نووسین و قسەم دیوە کە هەر لە کردەوەی کورد و کوردستان دەدوێن یعنی هەر زەمی کورد و کوردستانەکە بەڵام ئەم هەفتەیە بە ئەم هەفتەیە کە عەدەدەکەی تر دەرەچێ منیش قەباحەتێکی تازەم دۆزیەوە منیش عیبێکی ترم دۆزیەوە لە کوردان چییە ئەویش کە کورد چاچی خۆیان نازانن کورد چاچی خۆیان نازانن کورد مەسلحەتی خۆی نازانێت میلەتێک کە ناوی بە خراپە زڕا چاکیش بێ هەر بە خراپ ناوی دێ خۆیان ئەڵە کورد خۆی ناوی خۆی زڕێنێ ئیدی خەڵکی دیکەش ناوی بە خراپە بە ئێستا ئەم میلەتە وایان لێ هاتووە ئەمە قسەی 96 ساڵ لەمەوبەرە ئینگلیزێک ئەڵێ ئێستا ئەم میلەتە یعنی ئەم کوردە وایان لێ هاتووە بڕوا بە پیاوچاک و لە خواترسەکانی خۆشیان ناکەن سقیان بە کەس نەماوە بەڵام من لە زۆر وڵات و پیاوی ڕنگڕەنگم دیوە دەتوانم بڵێم لە هەنێک میلەت و قەومی تر زۆر چاکترە کورد ئینگلیزە وڵاتانی دیوە زۆر وڵات هەیە ناگەن بە کورد جا ئەمەیە مەلای گەورەی کوێژە داخا لە ئەخیری ژیانی ئەڵێ کەسێک قەدی لای خزمان نەمێنێ لە لای بێگانە قەدری چی دەمێنێ ئێمە بەستم ئەوە بوو ئێمە بێت ئەم قۆناغەت تێپەڕێنین ئەبێن ترم قۆناغەت تێپەڕێنین لە ڕاستیدا وازدەم سفەتە بێنین یعنی ئێمە پێرفێکت نین 25 دقیقە قساکەین 5 دقیقەت بەدڵنێ 20ەکەی تری بۆ فڕێدەی بەبا بدر بەم شێوازە سەرکردەیەک ئینسانێک حیزبێک دەخاڵی هەیە دوی خراپە هەشتی باشە لەبەر دووەکە هەشتەکەی تری بۆ لە ئەوەی بە فێری ئەمە بین بڵێ دەست خۆشمەوە مامەسا خاڵێکی تر هەیە کە زانیانی کورد باسی دواکەوتوی کوردیان کردووە و باسی چارەی ئەو دواکەوتنیان کردوانی ئەو بیرە چۆن ئەم دواکەوتوی چارە ڕەنگە مامۆستای گەوری خۆی نمونەی باش یەکی لەو نمونانێ مامۆستا بەدیع زەمانیش جارێکی تر سەعیدی کوردی هەر ئاماژەی پێکردو ئەلە لە ڕاستیدا ئێمە یعنی ئەگە بڵێم کورد بەدەستی سێ کێشەی سەرەکیەوە دەناڵێنێ کێشەی یەکەمیان نەزانین و نەخوێندەواری و نەخوێندنەوەی جوانە ئەوەی کە ینی تا ئێستا لەگەڵمانە ئەگاڵی ئێستا کورد خوێندەوارە هەمووی ئێ ناخوێنێتەوە ناخوێنێتەوە یا ئەو شتەی بەسوو دەبۆی نایخوێنێتەوە ئۆتۆمەت بەڕوانە خەڵک واڵی هەیە و فەیسبووکی هەیە و ئەوانە دەربڕینی ڕۆژانەی خۆتە بەس وەرە بزانم مێژوو ڕابردوو ئێستا ئایندە دەوڵەت چۆن بنیاتەنڕێ مەمە خاڵێکی زۆر سەرەکیە خاڵێکی دیکاڵێک کە لە نێو کووردا زۆر ینی چۆن ئەڵێ باوە ئەوش ئەوەیە بریتە لە مەسئلەی نەمانی جانی ملی یعنی بەمانایەکی تر ڕوحی نەتەوەیی تایدا لاواز بووە ئەو لەو سەردەمانەش باسی کردووە ئەو جا دەڵێ جارێکی تر مەسەلەن هەژاری ئەو کووردا ینی ڕازی ئەبێ بۆ هەژاری کە تایەتی مەفروض وایە هەوڵی بۆ بە ئەو خەفەتی لەوە خواردووە ئەڵێ لەو سەردەمەی من لە جەنگی یەکەمی جیهانی ئەڵێ وەرە ئەچمە ئەڵێ لەو ئەستەمبوڵە 40,000 حەمباڵ هەیە هەمووی کووردە یعنی پێی ناخۆشە بۆ ئەبێ کوردەکە حەماڵ بێ بۆ بێ شتێکی تر نەبێ لە نەتیجەیە ئەمە هەمووی پێمان دەڵێ ینی مامۆستا بەدیع زەمان سەعیدی کوردی زۆر جوان ئاماژەی بەم خاڵانە کردووە لەبەرەوە ئەگە بچینەوە جارێکی تر بە ئاماژە قورئانیەکان بۆ ئەوەی ئێمە لەم قۆناغە دەرچین و دەرباز بین ئەوەیە یەکەم خوای گەورە پێمان دەڵێ وەلا تەبخەسوا الناس ئەشیاءهم ئەم ئاەتە زۆر بۆ ئێمە بەسوودە بۆ ئێمەی کورد ڕاستیدا چونکە ئێمەی کورد زۆر بە بچووک سێری کاری یەکترەکەی هەر کارێک بکە یعنی بەرگی قورئان لەبەرکە کارەکە چەند جوان بێ و چەند ڕێک و پێک بێ شتێکی هەر لێ دۆزنەوە شتێکی هەر لێ دۆزنەوە کارەکە چەند جوانیش بێ ئەمە لە نێو میلەتانە نییە ولا تبخسوا الناس أشياءهم ببچوك تماشای شتی یەکتر مەکەن ببچوک تەماشای هەوڵەکانی یەکتر مەکەن تەماشای دەستپێشخەری مەکەن تەماشای بەکەم هەوڵە هیچ کەس تەماشای ئەوی تر نەکە ئەمە خاڵێکە لە کوردەواریە بەڕاستیدا زۆر باو خی گەورە فەرمێ واجتنبوا كثيرا اجتنبوا وبای بە ئێمەیەتی اجتنبوا كثيرا من الظن بۆ إن بعض الظن إثم یعنی خۆتان گومان کوردی کوشتووە خوا فەرمێ زۆرێک لە گومان خۆتان لە خۆتانی دوورخەنەوە خۆتان لادەن اجتنبوا بخەنە لاوە خۆتان گومانێکی زۆر بخەنە لاوە فەرامۆشی کەن وەری مەگرن لەبەر ئەوەی هەندێک لەو گومانانە تووشی گوناهتانەکە چکە ڕاست نییە درۆیە یعنی تۆ جاری وا هەیە شتێکی جوانەکەی کارێکی جوانەکەی نووسینێکی جوانە نووسی قسەیەکی جوانەکەی یەک تەحلیلی بۆ ئەکرێ ئەمە لە چۆ هاتووە چۆن کراوە خۆت پێ سەیرە هەروانە بووە یعنی ئەوەندە گومانە ئەوەندە بە گومانە
هەموو کارێکی خێر لەم کوردستانە کە ئەکرێ خەڵک بە گومان تەماشایەکە کاری خێر بکەی خێرخوازی بکەی دەستگا دابنەی مؤسسات دابنەی هەرچی بکەی جێگەی گومانە ئەمە لە ڕاستیدا خوددا دەفەرمێ زۆرێک لە گومان بخەنە ئەو لاوە لەبەر ئەوەی کەمێک لە گومانەکان هەڵەیەکەوە تا بێمە لە گومان بەڕاستی دوورکەوینەوە هەر ئەمەی خی گەورە پێمان دەڵێ ئینسانی پرفێکت لە دنیا نییە ئەم کوردەی خۆمان ئینسانێکی پرفێکتی بەچی بەو قالبێک کە خۆی بۆی داناوە ئەڵێ بێ لەو حیزبە بێ لەنێو ئەو حیزبەشدا ئەو پۆستی بێ لە دەرەوەشدا دەبێ وابێ یا دەڵێ دەبێ بێلایەن بێ دەبێت لەو کەناڵەش قسە بکە دەبێت لە تر کۆمەڵێک مەرجی داناوە کە لە هیچ ئینسانێکی ئەم سەردەمە نییە ئەو مەرجانەی کە تاچێکی کورد لە تاچێکی کورد ڕازی ئەبێ پێی لە هیچ دنیایەکانی کەچی خوا سوبحانەوە وتعالە ئەم خەڵکە چۆنە با بۆ بەهشت ئەزانی چوونە بەهشت قورسە بەڵام خوا زۆر ئاسانی کردووە خی گەورە فەرمێ لیوکەفر الله عنهم ئەسوأ الذی عملوا خدا دەڵێ بەرامبەر بە من کە خوددایە ئێوە کارتان کردووە گوناهتان کردووە گەورەترین گوناهتان بۆ حەز بکەم ليكفر الله عنهم أسوأ الذي عملوا ويجزيهم أجرهم بأحسن الذي كانوا يعملون لنيو چاکەکانیش تا کام چاکەتان زۆر باش کردو ئەوە زۆری لەسەردا ئەنم دەرەجەی زۆری خەمەسەر بەم نەوع خەڵکە چێتە بەهشتەوە جا خوددا ئەمە کاری بێ دەبێ ئێمەش بەم شێوازە تەماشاکەین تۆ کارێکی زۆر باشت کردووە لەو کارە باشە ژمارەیەکی باشت بۆ ئەژمێرم هەندێک کاری خراپیشت کردووە ئەو کارە خراپانە لە نزیکی چاوم ڕناگرم بۆ ئەوەی کە چاوم چاکەکانی تۆ نەبینی ئیتیش زۆرە بەڵام ئێمە لە ڕستی لە قۆناغێکی چواردە ورمان ئەم ڕۆژگارە تووشی حاڵەتێکە بین کە ئەوەی مێژوو نەخوێنێتەوە جوگرافیا لە دەسەرە ئەوەی جوگرافیاشی نەبێت لە سەری بژێ ناتوانێت مێژوو دروستکە جوانە بڵێ مامۆستا زۆر سپاس بۆ وتەکانت بەڕێزان زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێرە بینەری پرۆگرامی بە کوردی بوون تا پرۆگرامی داهاتوو بەخواتان ئەسپێرم هەر شاد بن.